پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و 28مین خولی پەرلەمان لە سەر تاسەری تورکیا دەست پێ دەکات و هاوڵاتیان لە کاتژمێر 8 بەیانیەوە تا کاتژمێر 5 ئێوارە دەتوانن دەنگ بدەن. لەم هەڵبژاردنەدا سەرۆک کۆمار کە ماوەی خولەکەی 5 ساڵە و ئەندامانی نوێی پەرلەمانی تورکیا هەڵدەبژێردرێن و بۆ مەبەستەش لە 1094 بنکەی دەنگدان زیاتر لە 191,000 سندوق دادەنرێن. بەڕگارە 6,697,843 وڵاتی تورکیا کە تەمەنیان لە سەروی 18 ساڵیەوەیە ڕوو لە ناوەندەکانی دەنگدان بکەن. دوای تەوابوونی پرۆسەکەش سەرەتا دەنگەکانی تایبەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و دواتر دەنگەکانی پەرلەمان ئاژمار دەکرێن. لە دەنگدانی دەرەوەی وڵاتدا 3,416,098 کەس لە 75 وڵات و 156 نوێنەراتی دەرەوەدا مافی دەنگدانیان هەبوو. زیاتر لە 1.5 ملیۆن بەشداریان لە پرۆسەکەدا کرد. ئێوارەی هەڵبژاردن و دوای ماوەیەکی کەم دەست بەجیاکردنەوەی دەنگەکانی ناوەوە و دەرەوەی وڵات دەکرێت و دوای 24 کاتژمێریش ئەنجامە فەرمیەکان ئاشکرا دەکرێن. باپی ڕیزبەندی پسوڵەی دەنگدان لە هەڵبژاردنەکاندا ڕەجەب تەیب ئەردۆغان، محەڕەم ئینجا، کەمال کلیستار ئۆغڵۆ، سینان ئۆغان وەک کاندید بۆ پۆستی سەرۆک کۆمار کێبڕکێ دەکەن. محەڕەم ئینجاش هەرچەندە لە 11 مانگدا لە کێبڕکێکەدا کشایەوە، بەڵام ناوەکەی لەسەر کارتی دەنگدان چاپکراوە و کارتەکانیش دابەشکراون، هەر بۆیە ناوەکەی لەسەر کارتەکان ماوەتەوە. لە هەڵبژاردننی پەرلەماندا کە 28مین خولی پەرلەمانی تورکیا 24 پارت و 151 کاندیدی سربەخۆ لە سەرانسەری وڵات بەشدارن. پارتەکان با 5 هاوپەیمانی جیا کە بریتین لە جومهور، میلەت، ئاتا، کار و ئازادی وێچێتی هێزی سۆشیالیست بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن. لەو چوارچێوەیەشدا ئاریەکە لە پارتەکانی ئاک پارتی، مەهەپا، بەبەپا و پارتی یەنیدەن ڕەفاه بە ناوی هاوپەیمانی جومهور بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن و هودا پاریش پشتیوانیان دەکات. ئاریەکە لە جاپا، ئیپارت، سعادەت، ئایندە، دیموکراسی و پێشکەوتن، ڕوا پارتی دیموکرات لە هاوپەیمانی میلەتدا کۆبوونەتەوە، ڕوا پارتی سەوز و ئایندەی چەپ، پارتی سەوزی چەپ و پارتی کرێکەرانی تورکیا تیپ لە ژێرناوی هاوپەیمانی کار و ئازادی بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن. پارتی دیموکراتی گەلان هەدەپەش کە دۆسەی داخستنی لە دادگای دەستوری تورکیا درێژەی هەیە لە لیستی پارتی سەوزی چەپدا بەشدارە. هەریەک لە پارتی زافەر و پارتی دات لە ژێرناوی هاوپەیمانی ئاتا و پارتەکانی دیکە وەک پارتی کۆمۆنیستی تورکیا و بزوتنەوەی کۆمۆنیستی تورکیا و پارتی چەپ لە ژێرناوی هاوپەیمانی یەکێتی هێزی سۆشیالیست بەشداری یەکەن. هەرچەندە کاندید و لایەنە بەشدارەکانی هەڵبژاردننی تورکیا ناکۆکیان زۆرە و بەردەوام ڕکابەری یەکتر دەکەن، بەڵام هەمووان کۆکن لەسەرەوەی ئەم هەڵبژاردنە گرنگترین خولی هەڵبژاردنە لە مێژووی نوێی تورکیادا. Yapıştırdım. Tamam.